سڵاو خۆشەویستان، فێربوون لە ڕێگای چیرۆکەوە وانەی 18. Mr. White has a small shop in the middle of our town. Mr. White خۆ یعنی سپی، بەڵام لێرە ناوی پیاوەکە White. Mr. White has a small shop واتە دوکانێکی بچکۆلەی هەیە. has هەیەتی a small shop دوکانێکی بچووک. shop واتە دوکان. in the middle of our town. in the middle of our town يعني لە ناوەڕاستی شارۆچکەکەمان. middle ناوەڕاست. our town شارۆچکەکەمان. and he sells pictures in it. in it واتە لە ناو دوکانەکە چیەکە؟ he sells ئەفرۆشێت pictures ڕسم ئەفرۆشێت. they are وێنە ئەفرۆشێت. they are not expensive ones. ئەوانە they are واتە ڕسمەکان not expensive گران نین. ones واتە لە گرانەکان نین. واتە ئەوانە لە گرانەکان نین. واتە ئەو وێنانە وێنە گرانەکان نین. but some of them are quite pretty. some of them هەنێکیان are quite pretty. هەنێکیان بە تەواوەتی جوانن. last Saturday شەممەی ڕابردوو a woman ژنێک came hat into the shop بۆ ناو دوکانەکە and looked at ڕوانی a lot of pictures ڕوانیە وێنەی زۆر باشە ڕوانیە زۆرێک لە وێنەکان. then she took Mr. White پاشان Mr. White برد to one of them بۆ لای یەکێ لەو وێنانە and said وتی how much do you want چەندێکت ئەوێ for this one بۆ ئەم دانیان واتە چەندە پارەم لێسەنی بۆ ئەمەیان. how much do you want for this one. it was a picture of horses in a field. چی بوو؟ it was واتە بوو ئەو شتە یعنی تابلۆکە ڕسمەکە چی بوو؟ a picture وێنەیەک بوو of horses لە ئەسپ کۆمەڵی ئەسپ in a field لە کێڵگەیەکە واتە وێنەی کۆمەڵی ئەسپ بوو لە کێڵگەیەکە. Mr. White looked at it. Mr. Whiteیش لی ڕوانی تەماشای کرد for a few seconds بۆ چەند چرکێک and then پاشان went ڕۆشت and brought his book کتێبەکەی هێنا واتە ئەو دەفتەرەی هێنا کە لی نووسراوە ئەمانە بای چەند. he opened it کردیەوە. looked at the first page تەماشای یەکەم لاپەڕی کرد and then said پاشان وتی I want 20 pounds من 20 pound pound پارەی بەریتانیا for that one ئەڵە بۆ ئەویان 20 pound the woman shut her eyes واتە ژنەکە وای کرد یعنی چی کرد؟ چاوەکانی داخست for a few seconds بۆ چەند چرکێک and then said پاشان وتی I can give you 2 pounds for it. وتی من ئەتوانم 2 pound بەمێ بۆ ئەم. 2 pounds Mr. White said angrily. 2 pounds بە تووڕەیی وتی 2 pound 2 pounds ئەڵێ 2 pound but the canvas cost more than 2 pounds. ئەڵێ بەس کانڤسەکەی کانڤس چییە؟ لە تابلۆە پارچە قوماشێکە دراوە لە چوارچێوەیەک ئەمە پێوترێت کانڤس. طبعا کانڤس بەمانای قوماشی خامی ژێ بەمانای ئەو قوماشە ژێکە ئەوسا چارۆکی کەشتیان پێ دروست کردووە و زۆر شتی تریش. لە کوردی خۆشمانە ئەوانەی کە لە ئیشی تابلۆکەن هەڵڵێن کانڤس. کانڤس ئەو قوماشەیە کە بە چوارچێوەکە ئەڵێ خۆ بەس کانڤسەکە بەس قوماشەکەی
cost more than £2. ئەڵێ بەس قماشەکەی £2 زیاتری دێت. ئەڵێ but it was clean then. ئاخر ئەو کاتە پاک بووە. ئەڵێ the woman said. ژنەکە وتی. کەواتە ژنەکە بەس چوارچێوەیەکی ئەوێ. قماشەکەی ئەوێ. ڕەسمەکەی ناوێت وە بۆیە ئەمەی هەڵبژاردووە بەلایەوە دیارە ئەمە زۆر ناشرین و قەڵب بووە وتوێتی من ئەوەمەوێ یەکەی بڵێ middle وتمان in the middle of our town یعنی چی؟ middle ناوەڕاست sells ئەمە وتی he sells in his shop sells ئەفرۆشێت expensive گران brought ڕابردووی bring یعنی هێنای ئەڵێ دوکاندارەکەی برد دوکاندارەکەی هێنا بۆ سەر تابلۆکە brought angrily بە تووڕەی angrily in the middle of our town لە ناوەڕاستی شارۆچکەکەمانە in the middle of our town a woman came into the shop ژنێک a woman ژنێک ئەگەر بڵی ژنەکان ئەبێ ئەو ئەڵێ women WOMAN ئەو ئەیە ئەکەی بە ئی ئەڵێ WOMEN ئەو کاتە ئەڵێ ژنان ئەڵێ چی women بەڵام ئەمەی تاکە یاک ژن ئەڵێ woman واتە یەک ژن a woman ژنێک came into the shop هاتە ناو دوکانەکە horses in a field واتە چی horse ئەسپ horses کۆمەڵی ئەسپ in a field لە کێڵگەیەکە the first page یەکەم لاپەڕە but it was clean there بەڵام ئاخر ئەو کاتە پاک بووە ئەگەر ئاسانە بەردەوام بە ئەگەر نا جارێکی کە هەمووی گوێ بگرە لەبەرەوەی ئەم جاریان من کوردیەک ئەڵێ تۆ ئەبێ دڵی خۆتا بیکە بە ئینگلیزی پێشەوەی پێت بڵێم کە ئینگلیزیەکە چۆنە بڵێ ناوەڕاست middle بڵێ ئەفرۆشێت بۆ تاک مەسەڵەن کوڕەکە ئەفرۆشێت پیاوەکە ئەفرۆشێت sells بڵێ گران expensive بڵێ هێنای ڕابردووی bring brought بڵێ بە تووڕەی angrily بڵێ لە ناوەڕاستی شارۆچکەکەمان in the middle of our town بڵێ ژنێک هات بۆ ناو دوکانەکە a woman came into the shop بڵێ کۆمەڵێ ئەسپ لە کێڵگەیەکە ئەسپانی ناو کێڵگە ئەسپکە بەکۆ horses in a field بڵێ لاپەڕەی یەکەم the first page بڵێ بەڵام ئەو کاتە پاک بووە but it was clean then بەڵێ بەڕێزان گەشتینە کۆتاییوانەی ئەمڕۆژ
هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، هیوادارم بەردەوام بن. هەموو ڕۆژێ چیرۆکێ دوو چیرۆک، هەموو ڕۆژێ لاپەڕەیە دوانسیان، هەر بەردەوام بە گوێ بگرە. ڕۆژێک ئەزانی کە تۆ زمانەکە بەباشی فێر بوویت. هیچ زەحمەت و ناڕەحەتییەکی تیا نییە. ڕێگایەکی زۆر ئاسانە.